کوردخانە وڵاتێکی تری کورد هاوشێوەی کوردستان کە باسی کوردستان دەکرێت باکوور باشوور ڕۆژهەڵات و ڕۆژاوای کوردستانمان بیر دەکەوێتەوە بەڵام لە ڕاستیدا خاکێکی تری کوردانی ژەیە کە لە دوور واتە دوور لە کوردستان هەڵکەوتووە ئەو خاکەی کورد لە ڕووی ڕووبەر و ژماری دانیشتوانەوە لە زۆر وڵات و هەرێمی تر گەورەترە خاکە دوورەکەی کورد دەکەوێتە ئەو پەڕی باکووری ڕۆژهەڵاتی ئێران کە پێی دەڵێن خۆراسان ئەوانەی لەسەری دەژین پێیان دەوترێت کوردانی خۆراسان خۆیان بە خۆیان دەڵێن کورمانجەکانی کوردخانە مێژووی بوونی کورد لە خۆراسان کە سەدان میل لە کوردستانەوە دوورە بۆچوونی زۆری لەسرە ئەوان هەموو مەرجێکی گەلێکی ئازاد و سربەخۆیانەیە زۆربەی مێژوون و سیلێکۆڵەران لەسەر ئەوە کۆکن کە لە کوردخانە یان خۆراسان نزیکەی 2 ملیۆن کوردەیە هەرچەندە حکوومەت ئێران باسی بوونی 2 ملیۆن کورد لە خۆراسان ناکات بەڵام مێژوون و سەکوردەکان کە لێکۆڵینەوەیان کردووە باز لەو ژمارەیە دەکەن زۆربەی کوردانی خۆراسان زمانەکەیان پاراستۆ و بە زاراوەی کورمانجی و فۆنەتیکی باکووری کوردستان قسە دەکەن خۆراسان ناوچەیەکی پانوبەرینە لە باکوور و ڕۆژهەڵاتەوە لەگەڵ توورکمانستان و ئەفغانستان و پاکستان هاوسنوورە لە ڕۆژاواش بیابانی گەورەی لووت لە هەرێمەکانی تری ئێرانیدا دەبڕێت ئامارەکان دان بۆوە دادەنێن کە کوردان لە سەدا هەفتای دانیشتوانی پارێزگای خۆراسان پێک دێنن بەگشتی 11 شارۆچکە و 1900 گوندی پارێزگاکە مڵکی کوردانە گرنگترین ئەو ناوچە و شارۆچکانەش ئەمانن قوچان شیروانە ئەسفەرایەن چناران بوجنورد ئاشخانە دەرەکەس قەڵات لاین مانە سمیلخان ڕاس ڕاتکان و فاروج کوردانی خۆراسان لە 22 هۆزی گەورە و 122 بنەماڵە پێگاتون کە هەمووان بە خاکەکەیان دەڵێن کوردخانە ڕووبەری گشتی خاکی کوردخانە 64,144 کیلۆمەتر چوارگۆشەیە لە زۆر وڵات گەورەترە بۆ نمونە ڕووبەری قەتەر 11,000 کیلۆمەتر چوارگۆشەیە سلۆڤینیا 20,000 کیلۆمەتر چوارگۆشەیە ئیسرائیل 21,000 کیلۆمەتر چوارگۆشەیە جگە لە پارێزگای خۆراسان کوردێکی زۆری ئەو ناوچەیە بۆ کارکردن و بژێوی ژیانیان ڕویان لە پارێزگاکانی تری وەک مەشهەد نێشاپور و سەبزەوار و تاران کردووە کوردانی خۆراسان خاوەن خاچێکی بەپیتن و لە ناوچەکانی قوچان و ڕاز نەوت و غازی سروشتی هەیە بژێوی زۆربەیان لەسەر کوشت و کاڵ و ئاژەڵداریە ئەو پرسیارە زۆر دەکرێت کە بۆچی ئەو ژمارە زۆرە کووردە لەوێ کۆبوونەتەوە ئایا بەهۆی شەڕەوە کۆچیان کردووە یان ڕاگوێزراون یاخود بەهۆی قات و قڕیەوە سەریان هەڵگرتووە و لەوێ گیرساونەتەوە زۆر کەس بە دوای وەڵامی ئەو پرسیارانە داگەڕاون و سەردانی خۆراسانیان کردووە تاوەکو ڕاستیەکانیان بۆ دەرکەوێت زۆر مێژوون و سباز لەوە دەکەن کە کوردانی خۆراسان لە سەردەمی شاه عەباسی سەفەویدا لە ساڵەکانی 1587 بۆ 1628 گوازراونەتەوە بۆ ئەو ناوچەیە هەندێک مێژونوسیش پێیان وایە خۆراسان یاخود کوردخانە لە دێرەوە بگرە لە سەرەتادا خاچی کورد بووە بەڵام بەهۆی داگیرکاری و هاتن و چوونی زۆر ئیمپراتۆر و هێزی تر وردە وردە لە کوردستان دابڕێنراون پەیموری لەنگ سوڵتانی مەغۆلەکان لە بەڵگەکانی دانووسیوێتی لە بەهاری ساڵی 1970 کۆچیدا بە قۆچاندا تێپەڕیوە دەڵێت ئێمە بە ناویاندا تێپەڕین پیاوانی باڵابەرز و چاوکاڵمان بینی کە لێمان نەدەترسان دوای لێکۆڵینەوە بۆمان دەرکەوت کە ئەمانە نەفارسن و نەعەرەب بەڵکو خۆیان وەک کورد لە قەڵەمدا باسی ئەوەش دەکات کە 9 ساڵ دواتر جارێکی تر ڕێی کەوتۆتەوە قۆچان و دەڵێت دیسان چوین بۆ قۆچان و ئەو کەسانەمان بینیەوە و داوامان لێکردن ببنە سەربازمان چونکە زۆر بوێربوون بەڵام قبوڵیان نەکرد کوردانی خۆراسان شیعە مەزهبن دەوترێت لە سەردەمی شای ئیسماعیلی سەفەویدا ئەو مەزهبەیان بەسەردا سەپێنراوە ناو کوردانی خۆراساندا زۆر کەسی بەتوانا و ناودار هەڵکەوتون یەکێک لەوانە زانای بەناوبانگ ئەبوو مسلمی خۆراسانیە کوردانی خۆراسان خاوەن سامانێکی گەورەی کەلتورین و تا ئێساش زمان و دابوونەریتی خۆیان و هونەری کوردیان پاراستووە هەروەها خاوەنی ژمارەیەک دەستگای کەلتوری و هونەرین و هونەرمەندی زۆر گەورەشیان تێدا هەڵکەوتووە هەرچەندە هەندێک کوردی خۆراسان کە لە تاراوگە دەژین پەیوەندێکی پتەویان لەگەڵ کوردانی چوارپارچەی کوردستاندا دروست کردووە بەڵام تا ئێساش کوردانی کوردخانە
لە کوردانی ناوچەکانی دیکە دابڕاون و هیچ گرنگیان پێ نەدراوە. هەرچەندە حکوومەت ئێران هەموو هەوڵێک دەدات ڕێگری لە پەیوەندی کوردخانە و پارچەکانی دیکەی کوردستان بکات، بەڵام ئاشکرایە کە ئەوان کوردن، زمانیان کوردیە و خۆیان بە کووردا دەنێن و خاکەکەشیان ناوناوە کوردخانە.